يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە وتاری ئەمڕۆدا بە پشتیوانی خوای تاک و تەنها و بێشەریک باسی ڕێز و حرمەت دەکەین. جوانترین پێناسەیەک کە مرۆڤی پێناسە بکرێ بریتیە لە ڕێز. ئینسان کاتێک کە باسی کەسێک دەکا، ئەگەر بڵێ چەندە دەوڵەمەند و سەرمایەدار و پارەدارە، بەڵام خوا نەکردە لەگەڵ یا بڵێ بەڵام بەڕاستی بێڕێزە، هیچ بەهایەکی نامێنێ. دکتۆرێک کە ژیانی چەندین کەس شیفات لە دەستی خوادایە و دەیکاتە سەبەبێک بۆ شیفا و ڕزگاربوونیان لە ئازار، ئەڵە بەڕاستی دکتۆری چاکە، بەڵام خوا نەخواستەکە لەگەڵ یا بڵێ بەڕاستی بەڵام زۆر بێحورمەتە کە دەچێت لای هیچ ڕێزێکی نییە، یەکسەر لەبەر چاوت ئەو هەموو زانست و خزمەتە دێتە خوارەوە. ئەندازیارێک، پارێزەرێک، دادوەرێک کاتێک کە دەڵێن بەڕاستی بەڕێزە، تۆ ئەوەندەی تر لەبەر چاوت گەورە دەبێ. کوڕێک کە دەچێتە خوازبێنی کچێک، کاتێک کە سوکاری لێی دەپرسن کوڕێکی چۆنە، هەرچی وەصفی بکەی زیرەکە، باڵایە، شەهادەی هەیە، ڕوخساری جوانە، ئەگە خوا نەخواستە لە ئاخر یاوتت بێڕێزە، هیچی نامێنێ، هەمووی زەڕبی سفر دەبێ. بەڵام ئینسان ئەگەر ئەمانەشی زۆر کز و لاواز بن، لە ڕووی زانستەوە، لە ڕووی شەهادەوە، لە ڕووی دەموچاو و ڕوخسارەوە، لە ڕووی پارە و سامانەوە، بەڵام ئەگەر کەسێکی بە حورمەت و بەڕێز بوو، لە دڵ تا شیرین دەبێ. بۆیە جوانترین پێناسەیە کە ئینسان هەوڵ بدا لە ناو کۆمەڵگادا کە باسییان کردی، یەکەم سیفەت بڵێن بەڕاستی کەسێکی بەڕێزە. ڕایاڵەی خۆشەویستیە، هیچ شتێک بە ئەندازەی ڕێز و حرمەتگرتنی بەرامبەر لە دڵی خەڵک نزیک ناکاتەوە. تۆ ڕەن بێ لە ژیانە نەتوانی یارمەتی مادی هەموو کەسێک بدەی، ڕەن بێ پلە و پۆستێکی حیزبی حکومی نەبێ و ڕۆژی ئیمزایەکت پێ نەکرێتە هاوڵاتیە کتابێکی بۆ ئیمزاکەی، بەڵام خۆ هیچ لە دەست ناچێگە بەڕێز بی. بۆیە ئەوەندەی کە ئینسان لە ڕێی ڕێز و حرمەتەوە ڕایەڵەی خۆشەویستی لەگەڵ بەرامبەرەکە پەیدا دەکا و پردی خۆشەویستی دروست دەکا، بە هیچ شتێکی تر ئەو خۆشەویستیە دروست نابێ. پەیامی مرۆڤ دۆستیە. ئەو کەسانی ڕێز لە هەموو خەڵکی دەگرن، نیشانەی ئەوەیە مرۆڤ دۆستن، کەسێکن بیریان فراوانە. چونکە خۆشەویستانم، ئینسان تا بیری فراوان بێ، ڕێز لە هەموو مرۆڤایەتی دەگرێت. بەڵام تا بیرت بچووک بێ و خۆت بچووک کەیتەوە، دەزانی سێ چوار کەس هەل لەسەر زەویدا، غەیری ئەوانە هەموو بۆ لە ناوچوون باشن. بۆیە ئەوانەی ڕێز لە تەواوی مرۆڤایەتی دەگرن، کەسانی گەورەن، کەسانێکن بیریان گەورەیە، کەسانێکن ڕۆشن فکرن. جا ڕێزی هەموو ئینسانێک بگرە، مادام خوا هێناوێتە سەر ئەم زەویە. سەیری مەکە ئاینی چییە، نەژادی چییە، بە چ زمانێک قسە دەکا، لە چ سنوورێکی جوگرافیدایە و چ نەتەوەیەکە. خوای ئەرحەم الراحیمین، خودای ڕەب العالەمین بەو گەورەی خۆیەوە ڕزقی دەدا، ئەندامی جەستەی ساغ دەکا، هەناسەی پێدەبەخشێ، زەوی بۆ تەخت کردووە، ڕزق و ڕۆزی دەدا. دەی من و تۆ کە ئەمانەمان هیچی بەدەست نییە، بۆ ڕێزی نەگرین؟ خدا ڕێزی ئەمانەی گرتووە، مادەم بەندەی خوایە، مرۆڤە، پاشان عاقیبەت و کۆتایی ژیانیشی ئەوە هەر خوا دەیزانێت چۆن دەبێ. تۆ لە ئێستاوە لەبەر دینەکەی ڕقل لێی نەبێ، ڕقل لە کردەوەی بێ. بۆ نمونە کەسێک کردەوەیەکی خراپی هەیە، ڕقل لەو کردەوە خراپەی بێ، بەڵام بێڕێزی بە خودی مرۆڤەکە مەکە، بە خودی ئینسانەکە کەسایەتی مەشکێنە. لەوەیە چە ڕۆژێ ئەم ڕەفتارە خراپەی بەویستی خوای گەورە چاک بێ، بەڵام با کەسایەتی مرۆڤەکەی نەڕووشێ، با ئینسانیەتی لەدەست نەدا. جا لەناو هەموو تێگڕای مرۆڤایەتیدا کۆمەڵە خەڵکێک هەن کە ئینشاء الله ئەوەندەی دەرفەت بوو لەم جومعەیەدا ئاماژەیان پێ دەکەم کە ڕێزی پێویستریان هەیە، ئەوانە هەر واجبن، ئەبێت لە یادیان نەکەین. ئەگەر کاڵ بۆتەوە تێماندا، بۆیە من باسی دەکەم بە ئیزنی خوای گەورە لە خۆمەوە بۆ جەنابتان تۆخی کەینەوە، بە خۆماندا بچینەوە. یەکەم کەس دایک و باوکتە، لە هەموو کەس لێن نزیکتر دایک و باوکی خۆتە، ڕێز لە ماڵەوە دەست پێ دەکا.
خوای پەروەردگار لە سوورەتی ئەل-ئیسراء ئایەتی 23 دەفەرمێ وقضى ربك ألا تعبدوا إلا إياه پەروەردگارت بڕیاری داوە کۆتا بڕیاری خوای پەروەردگارە کە نابێت جگە لەو هیچ شتێک بپەرسترێ خوای پەروەردگار بە حەسر هێنای نەیفەرموو وقضى ربك أن تعبدوه سەیری وردی قورئان کەن خۆ ئەم دوو تەعبیرە هەردووچیان لە زمانەوانیدا و لە مانای کوردیدا وەکو یەکن بەڵام خوا نەیفەرموو وقضى ربك أن تعبدوه ئەگە وای بفەرموویایە احتیمالی عەتفێک هەبوو یعنی دەکرێت جوزئێکیش لەگەڵ خوادا یەکێکی کە بپەرسترێ چونکە عەبدایەتی کە بریتیە لە تەسلیم بوون بە شەرعی خوای گەورە ئەوەی خوا حەڵاڵی کردووە لەلام حەڵاڵە ئەوەی خوا حرامی کردووە لەلام حرامە هەر خوا شایەنی ئەوەیە بەرنامە بۆ دروستکراوی خۆی کە بەندەی خۆیەتی لەسەر زەویدا داڕێژێ هەر خوایە کە شایەنی ئەوەیە بەهەشت و دۆزەخی هەبێ و سزا و پاداشتی بەدەست بێ هەر خوایە پەنای پێدەبرێ بۆ شیفای نەخۆشی بۆ بوونی منداڵ بۆ ڕزگاربوون لە تەنگانە بۆ چارەسەری گرفتەکان هەر خوایە هاواری لێ دەکەی و دەبێ بڵێ یا ئەڵڵا لەگەڵ یا شتێکی تر نەڵێی خوای گەورە ئەمە بڕیاری کۆتاییەتی ئەمە بڕیاری خوای پەروەردگارە تەنها و تەنها بە حەسر ئەبێ پەروەردگارت کە ئەڵڵایە هەر ئەو بپەرستی یەکسەر لە شوێنە دەفەرمێ وەبیلوالدەینی ئیحسانە یعنی وەئەحسینوا بالوالدەینی ئیحسانە فعلەکەی لابر بۆ تەئکید ئاگاتان لێبێت لەگەڵ خوای پەروەردگارە کە بە تاک و تەنها و بێ شەریک دەیناسی ئاگات لە دایک و باوکت بێ جا هەموو قورئانی پیرۆز جەنابتان ئەلحەمدوللا زۆرتان قورئان خوێن و خەتمتان کردووە لە تەواوی قورئانە نەهاتووە خوای پەروەردگار بفەرمێ ولا تسیئوا للوالدین ئەی ئینسان خراپە لەگەڵ دایک و باوکتان نەکەی قەت شتی وا لە قورئانە نەهات چکەوە قەتعیە یعنی ئەوە ئەسڵەن هەر نابێ خراپە لەگەڵ دایک و باوکتا بکەی بەڵام ئاگال لێبێ لە چاکەکردنە لە یاری نەکەی جا خۆشەویستانە من وتارەکەم لەسەر ڕێز و حرمەتە هەر شتێک ڕێزی لەگەڵانە بێ چی بەرهەمێکی هەیە جەنابەت ئەگەر سەری مانگە و مانگ یەک زەرف پڕکەی لە دۆلار و دینار بیبێ ئاو بۆ دایکت فڕێ دەهادایە و پارەی بگرێ بۆ خۆت خەرجیکە تو خوا هیچ سوودێکی ئەو پارەیە تو خوا کە حرمەتی لەگەڵانە بۆ ئەو پارەیە چ سوودێکی پێدەگەیەنێ باوکت جوانترین قوماش و گران بەهاترین جلوبەرگی بۆ بکە ها باوەش لەبەرکە تو خوا کە حرمەتی تیانە بۆ ئەو باوکە چ دڵخۆشێکی بەوە هەیە خۆشترین خواردن و میوە و گۆشت بەرەوە لەسەر سفرەکە بۆ دایک و باوکتی دانێ تو خوا ئاواد و دەست پێشکەشن نەکردەی باوە گیان بە قوربانت بمبانانەکەمان بخۆین و بسمیلای لێ بکە تو خوا چه حرمەتێکی تیانە بێت تو خوا و نانە چ تامێکی هەیە بۆیە گەورەترین چاکە لەگەڵ دایک و باوکە ڕێزگرتن و نەزانی خوای گەورە فەرمووی هەر پارەی بدەیە هەر جلی بۆ بکە و هەر نانی بۆ بکە و هەر سۆبای بۆ لە زستانە بۆ دانێ ئەوە دەبێت بە حرمەتەوە بێ بەخوای خۆشەویستەکانم گەنجانی بەڕێز گوێ لە برای خۆتان بگرن دایک و باوک زۆرتان ڕەن بێ ژنتان نەهێنا بێ زۆرتان ژنتان هەبێ و هێشتا منداڵتان نەبێ دواتر لەو بابەتە تێدەگەن کە خۆتان بوونە دایک و باوک واللهی دایک و باوک جگە لە سەلامەتی و بێوەیی و حرمەتی منداڵەکانی هیچ تێشی تری لێ ناوێ بەخوا حەزەکە خۆی برسیبی تۆ تێربی واللهی ئەو دەڵێ من دنیام بەڕێ کردووە لە کوخەخانوویەکە دەژێم خۆزگە ڕۆڵەکەم کچەکەم کوڕەکەم تۆ جێگات خۆش بێ بەخوا هیچی لە تۆ ناوێ ئەزیزم دایک و باوک بەس حرمەتی لە تۆ دەوێ حرمەت بەس حرمەتی بگرە ئینە بە پارۆنانێک ئەو ساڵانێکی نەداری بەڕێ کردووە بەڵام ئاواتی خۆشبەختی بە ڕۆڵەکانی دەخوازێ بۆیە ئەگەر لە ڕێزی دایک و باوکت بێ هەر نەڵێی پارە هەر نەڵێی مادە وەڵام من مانگەنە 100,000 دەدەمە دایکم لە دە شوێنی شادەی جێڕیتەوە فەقیرە حیای دەبەی وەڵا قاتێ جلم بۆ باوکم کرد هەی عەمریە و جلە نەمێنێ کە ئاوا بۆی بکەی با بە ڕێز خوا فەرمووی لەسەر و هەموو چاکەکانەوە ئاگال لە ڕێز بێ ڕێزی دایک و باوکت نەشکێنی ئاگال لێبێ ئیما یەبلوغەنە عیندەکە الکیبەر ئەحەدوهما ئەو کیلاهما کاتێک کە دایک و باوکت یەکیان یان هەردووچیان لە دوو حاڵەتە ئاگال لێبێ عیندەکە لە لای تۆ دەژی یعنی لە لای تۆ دەژی واتە پێویستی بە تۆیە بۆ ئەلکیبەرە چونکە چۆتە ناوەوە چۆتە ساڵەوە بە ساڵا چووە لە دەست و دووی خۆی بووە چۆن تۆ بە منداڵی هیچ دەسەڵاتت نەمابوو بۆ هەموو شتێک چاوەڕێی باوک و دایکت دەکرد پاکت کاتەوە جلو بەرگت بۆ بکە نانت بۆ ئامادەکە منداڵ بوو هیچ دەسەڵاتێکت هەبوو نەبەخوا هەر دایک و باوکەکەت چاو لێبوو باوکت بۆت بکە دایکت بۆت پێشکەشت کە ڕۆژێک ئەگە دایک و باوکت لەبەر پیری و پەککەوتەیی و جەڵدە لێدان و نەخۆشی لەسەر جێگاکەوت و وەکو منداڵی تۆی لێ هاتەوە ئاوا محتاجی بە تۆ بوو چونکە تا گەنجە
تا گەنجە بەخوا بە خۆی هەوڵ دەدا پێویستی بە تۆ نییە نانی خۆی پەیدا دەکات خۆی پادەکاتەوە خۆی بۆن خۆش دەکات بەڵام ئێستا چاوی لە تۆیە چونکە داماوە لە دەست و دوو بووە کیبەڕەیە عیندەکەشە چاوی لە تۆیە یان لە ماڵی تۆدا دەژی ئاگادار بە فەلا تەقل لەهما ئوفین عەرزم کردن ها قورئانی پیرۆز ئاماژە بەوە دەکات دایک و باوک چاوی لە مادە نییە نەفسی بێت بەرزە مادام بۆتە دایک و باوک تەمەنی بەڕێ کردووە ئەزمموی ژیان پێت دەڵێ یەک کولێری وشک دەتوانی بە پەرداخی ئەوە بخۆی لە گۆشتێکی بە منەت باشترە ئەو پیاوێکی پیاوانەیە دایکت شێرە ژنێکە ڕۆژگاری تێپەڕاندووە خوا دەفەرمێ بێڕێزی بە دایک و باوکن نەکەی لەو تەمەنەدا بەچی بێڕێزی پێ بکەی فەلا تەقل لەهما ئوفین پێی مەڵێ ئۆف مەڵێ ئۆف بێزار بووم وەڵڵاهی وەڕز بووم ئەم کەلیمێ بەس ئەمەندەی پێ بڵێ باش نەبووی دایەگیان لە نەخۆشیەکەت ئۆف هەرچا نەبووی ئەم دەرزیانش سوودی نەبوو هەر ئەو ئۆفە بۆ خۆی ئازاری پێدەگەیەنێت چونکە ئەو دڵی نازک بووەتەوە وەلا تەنهەرهوما پیا هەڵمەشاخێ ئەی ئەوانەی دایک و باوکتان ئێستا لە تەمەنێکی زۆر پیردان منداڵ چۆنە هەم مناڵی بچووکمان هەیە هەمومان زۆر پرسیار دەکات مناڵ حەزی بە معلوماتە زۆر پرسیار لە شت دەکات والله دایک و باوک کە چووەتەمەنەوە سبحان الله وەکو ئەو مناڵەی لێ دێتەوە حەزی بە پرسیارکردنە لێت دەپرسێ ئەو میوانە چێ بوو ئەوە تەلەڤیزۆن باسی مەعاشی کرد ئەوە باسی چییە ئەوە چێ لە دایک بوو ئەوە چێ شووی کرد نابێ وەلا تەنهەرهوما یعنی پێیا هەڵمەشاخە بدە دایە دە تۆ حەقت چێ بەسەرەوە با بەدە تۆ چت داوە لەوە بۆ خۆ دەدانیشە پاروێ نام کۆ نوێژ و عیبادەتی خۆت بکە ئەوە خوا نەهی لێ کردووە ئەوە بێڕێزیە دەبێت بۆی شیکەیتەوە حتا دڵی ئاو دەخواتەوە دەنگ و باسی بۆ بجێڕەوە ولا تەنهەرهوما پێیا هەڵمەشاخێ ماڵ حەقت تۆ حەقت چێ بەسەرەوە جاوەکە ئیشی تۆیە بۆ خۆت زمانی خۆت ناگری پەنا بەخوا هەموو دنیای بۆ بکەی بە زێر لەسەر فەرشی ئاوریشم داینشێنی بەس ئاوا بەڕوو ڕوخساری هەڵگەڕێتەوە خوای گەورە نەهی لەو کارە کردووە فەرمانی ئەڵڵا تشکاند ولا تەنهەرهوما وەقل لەهما قەولا کەریما جوانترین قسەی لەگەڵا بکەن جا بەڕاستی ئینسان کە دەچێتە خزمەت قورئان هەزار کتێب بخوێنەوە بەقەدەر یەک ئاەتی قورئان بەسەر یەک وشەیە تێمەپەڕە بە بێورد بوونەوە خوای گەورە نافەرمێ قورئان لەبەرکەن دەفەرمێت لێی ورد بنەوە ئەفەلا یەتەدەبەڕون القورئان جا لەسەر وشەی کەریم بوەستن یعنی قسە لەگەڵ دایک تا بکە بەڵام چۆن قسەیەک خوا جۆری قسەکەی دیاری کردووە وەقل لەهما قەولا کەریما کەریما لە زمانی عەرەبیدا یعنی لوتکەی چاکەی هەر شتێک ئەگەر جەنابتان سەیری قورئان کەن لە سوورەتی شوعەرا ئاەتی حەوتا دەفەرمێ من كل زوج کەریم باشترین جۆری میوە و جوانترین گوڵ و گوڵزار کە خوا پێشکەشی ئەوەی دەکا ئەها کەریم بە معنای لوتکەی جوانی یان لە سوورەتی ئەننەملدا لە ئاەتی 29دا کە باسی مەلەکەی سەبە دەکا کە سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت نامەکەی بۆ دەنێرێ دەڵێ ئولقی ئیلەیە کتاب کەریم نامەیەکم بۆ هاوێژراوە کتاب کەریم لوتکەی جوانی و ئەدەب لە نووسینی ئەو نامەیەدا هەیە خوا دەفەرمێ دەبێت تۆش ئاوا وشەی جوان هەڵبژێری جا ئیمامی ابن کەثیر ڕەحمەتی خوا لێ بێ لە تەفسیری ئەو ئاەتەدا دەفەرمێ کەریم یعنی تەوقیر وتەعظیم ئەگەر لەگەڵ دایک و باوک تا قسەت کرد بە تایبەت کاتێک کە پیرن کە لە جێدا کەوتون کە پێویستیان بە تۆیە چۆن لەگەڵ سەرۆکێکی گەورەدا قسە دەکەی چۆن لەگەڵ پیاوێکی زانادا قسە دەکەی هەوڵ دەدەی زۆر بە عەزەمەت و تەعزیمەوە قسەی لەگەڵ بکەی لەگەڵ پاشایەکدا دەبێت ئاوا بە تەعزیم و بە حورمەتەوە قسە لەگەڵ دایک و باوک تا بکەی ئەوە قەولەن کەریمایە یعنی وشەکان دەبێت بەڕێز بن بە زمانێکی هێمن قسە بکەی وشەکان ناسک بن وەکو پەڕەی گوڵ بن ابن عثيمين لتفسيرك هذا فرمى لينا حسنا بهدوء وطمأنينة أبي دنقد ناسك بي قرن بي أبي هاوار نكي بسريا أبي وشكت جوان بي أبي الخوشويستي لقل هذا الببري كباسي دايكو باوك الدكي شيخ الشعراوي لتفسيرك هذا رحمتي خوالي بدا فرمى قولا كريما جا سيدي كمفسرين القرآن سيدي تفسيرك كان حل أو شيء واستاول قولا كريما جاري ويا هەر بە قسە نییە ئەبێ بە کردار شتێک دایکت لە دەستی ڕژاوە باوکت تووشی کارێک بۆ پێی ناڕەحەتە ئەبێت تۆ بە کردار و بە قسەی جوان وای لێ بکەی دڵی خۆشکەی شێخی شەعراوی دەفەرمێ کابرایەکە بوو گەنجێکمان هەبوو ئەهلی مزگەوت ئەفەرمێ باوکی بردبوو لە حەمام جوان شت بووی جلی تازە و نوێی بۆ لەبەر کردبوو هێنایەوە قاپێ شۆربا و خواردنێک کە باوکی داوای کردبوو بۆی برد بەدەمیەوە دەکردو لەو کاتەیە باوکی وتە ڕۆڵە بیدە بەدەست خۆم ئاوا بەسەر میوە دەنێم وڵا بەدەستیەوە دەرستەکانی لەرزۆک بوون قاپەکە ڕژا هەموو جلەکانی پیس بوون ئەڵێ باوکەکە ناڕەحەت بوو ئەی خوایە گیان ئەم کوڕەیەک سەینە لە حەماما من دەشووە جلی بۆ لەبەر کردوم پاک و خاوێنی کردومەوە ئێستا هەموو جلەکانم پیس بوون ئەفەرمێ گەنجەکە بۆ ئەوەی باوکی هەست بەو ئیحراج بوونە نەکا بە زمان خواردنەکەی دەلستەوە
بە زمان دەستی کرد بە لستنەوەی هەموو جزداشەکەی باوکی لیسیەوە وتی یا ڕەبی باوکە خوا لە خواردنی بەهەش بەشتدا وەکو چۆن بوویە سەبەبی ئەو خواردنە بەخوا حەزم لێ بۆ لەبەر تۆ دڵم نەدات بیخۆم شکر بۆ خوا کە ڕژاو منیش لێی تێر بووم بە زمان هەمووی لستەوە دایکت لە ماڵەوە قاپێکی شکاندووە بڵێ یا ڕەبی فیدات بێ بەو خوایە هەر بۆ خۆم بەتەما بووم ئەو شتانە بگۆڕم کوڕە وەڵڵا کۆم بوون باوکت هاتووە دەستی لەرزۆک بۆ پیرە و چایەکەی ڕژ بەسەر فەرشەکەیە بڵێ یا ڕەبی ئەو دەستانت خۆش بێ بووکی بەڕێز ئاوا بڵێ بڵێ مامەجان دەستەکانت خۆش بێ وەڵڵاه بەتەما بووم بیشۆم هەر تەمەڵیم لێ دەکرد وەڵڵاهی ماڵت ئاوا بێ وانە وای بۆم نەدەشۆرە چاو لێ وای لێ بکە نەک شەرمەزار بێ وا بکەی هەست بکە خۆشحاڵ بێ کارێکی باشی کردووە بڵێ هەزار ماڵی وا فیدای تۆ بێ نەبڵێ بەخوا حەیف وەڵڵاهی دەبوو نەشکایە وەڵڵاهی بەداخەوە هەر ئەو وشەیە ئازاریەدا بێڕێزی تێدایە باوکو دایک نابێ وەکو هیچ کەسێکی حیسابی بۆ بکرێ هەر کەسێک کە دەیەوێت ڕێزی باوکی بگرێ بێ ئاگای لە ناوەکەی بێ خوا گەنجانی خۆشەویستم هەبی سەران و بینەرانی ئەم وتارە زۆر جار گوێم لێ گەنجی مزگەوتە نامەوێت لەو ڕووی خۆی پێ بڵێم تەریق بێتەوە بۆیە لەو ڕێی وتارە و ئەم ئاماژەیە دەم سەی دەکەم بە باوشەوە حاجی ئەوە چێ لێ بوو وەڵا حاجی لە ماڵمان بوو کورە هەی عەمرن نەمێنێ بۆ وەمزانی حاجی باخەوانی ماڵەکەتانە وەمزانی حاجی کرێکاری ماڵەکەتانە بابەت چۆن بە باوکت دەڵێ حاجی کچە و حاجی ژن بابەت چۆن بەدایک دەبێ بڵێ حاجی ژن نابێ بە ناوی خۆیەوە بانگیکەی نابێ بە ناوی حاجی و حاجنەوە کە ناوی بەڕێزن بەزەوە بۆ دایک و باوک نابێ ئەی چی دەبێ بڵێ بابە گیان دایک گیان ئەبێ گیانەکەی لەگەڵ بێ ئەی نابێ ڕێزیە ئەبێت دایکگیانی لەگەڵ بێ باوەگیانی لەگەڵ بێت خوا کاتان لێ دەکەم وشەی حاجی و حاجی ژنەوانە کە چەند ناوی بەڕێزن بەس ئەوە بۆ باوکن ناگونجێ دروستە بە مامە حاجیەوەی مامە حاجیەوە حرمەتە بەس بۆ باوکت بێ ڕێزیە بڵێ حاجی بابەگیانە ئەوە بابەگیانە دایە حاجی ژن جێگەی حرمەت و لەسەر سەرانە ئەوانەی کە حاجی ژنن بەس بەخوا بێ ئەدەبی و بێ ڕێزیە بە دایکت بڵێ حاجی ژن ئەبێ بڵێ دایکگیان دایەش نا دایکگیان بەڕێزان ئەمە ڕێبازی ئیسلامەکەی ئێمەیە جا چێ هەیە پێی خۆش نەبێ بەڕێز بێ وەڵڵا کامەی حرمەتمەیە بۆ ڕووی یەک بەیەکی جەنابتێن ئێوە هەمووتان جێگەی ڕێز و حرمەتن کامەی بێڕێزە حەز دەکا پێی بڵێ بەڕێزی جا ئەگەر دەتەوێت لە دنیا و قیامەتا بەڕێزبی هەوڵ بدە ڕێزی دایک و باوکت بگرە هەر کەسێک خوا بە حەق بپەرستێ غەیری خوا نەپەرستێ هاوبەشی بۆ بڕیار نەدا لە هاوار لێکردن و لە جێبەجێکردنی شەریعەتەکەیدا پەنا بۆ غەیری خوا و ڕێبازی ئیسلام نەبا و پاشانیش لە ماڵی خۆیدا ئاگای لە دایک و باوکی بێ و حرمەتیان بگرێ وەڵڵاهی بەڕێز دەبێ دەچینە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمە قورئان ئەمەش فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پیاوێک هەیە بە خەیر التابعین ناو دەبرێ وەیسی قەرەنی کوردەواری خۆمان دەڵێن وەیسی قەرەنی خۆی ناوی ئوەیسە وەیسی قەرەنی یەکێکە لەو پیاوانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم شاهدی بەڕێزی بە حرمەتی لای خوا بۆ داوە پێغەمبەری نەدیەوە بەچاو بۆیە سەحابی نییە بەڵام سەحابەی پێغەمبەری بینیوە صلی الله علیه وسلم پێغەمبەر لە مەدینەیە ئەو لە ئێمەنە باسی کەسێکیان بۆ دەکا ئەمە دیارە خوای گەورە بە وحی بە پێغەمبەری صلی الله علیه وسلم وتووە ئینا خۆ پێغەمبەر ئەو پیاوەی نەدیوە کەس هەواڵی بۆ نێناوە پیاوێکی ناسراو نەبوو لە ناو خەڵکە فەمووی خەڵکی نا سەحابە بەڕێزەکانم پیاوێک هەیە ناوی ئوەیسە لە هۆزی قەڕەنە خەڵکی یەمەنە زۆر پیاوێکی بەڕێزە پەنجەی بۆ ئیمامی عومەر درێژ کرد عومەر تۆ دەیبینی بە چاوی خۆت عومەر تۆ چاوت پێی دەکەوێت بە یەک سەحابەی تری نەفەرموو عومەر تۆ چاوت پێی دەکەوێت ئەگەر چووی چاوت بەو پیاوەکەوت کە ناوی ئوەیسی قەرەنیە فەرمووی ئەگەر توانیت فإن استطعت أن يستغفر لك فافعل ئەگەر توانیت بیگەیتێ و داوای لێ بکەی بڵێ ئوەیسی قەرەنی بۆم داوا لە خوا بکە کە خوا لێم خۆش بێ سبحان الله ئوەیسێک بە خزمەت پێغەمبەر نەگەیشتووە عومەری کوڕی خەتاب عەشەڕەی مبەشەڕەیە بە موسڵمان بوونی عومەر ئیسلام عیزەتی پەیدا کرد بە دوعای پێغەمبەر موسڵمان بوو ئەو عومەرەی چەند شوێنی قورئان لەسەر نێت و دڵ و زمانی ئەو ئاەت هاتۆتە خوارەوە کەچی کابرایەک بە خزمەت پێغەمبەر نەگەیشتووە صلی الله علیه وسلم پێغەمبەر بە یەکێک لە دەموژدە پێدراوەکەی بەهەشت بە عومەر بڵێ عومەر ئەگەر گەیشتی بە ئوەیسی قەرەنی توانیت بڵێ داوای لێخۆشبوونم لێ بۆ بکە بڵێ خوا لە عومەر خۆش بە چونکە دوعای ئەو پیاوە ڕەت نابێتەوە بۆ ئەم فەزڵە بەهۆی چیەوە بوو باس ئوەیس چی کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی له والدة هو بها بر دا پیرەداکێکی هەیە بەڕاستی چاک لە خزمەت دایکیەتی جاوشەی بەڕ لەگەڵ ئیحسان زۆر فەرقیشی هەیە واتە ئەم ئوەیسی قەرەنیە
لە ژیانیا دایکی پێی نەوتوە حەزم لەوەیە هەر زانی بێتی دایکی حەزی لە چیە پێشەوەی دایکی قسە بکە بۆی جێبەجێ کردووە دایکی لە ژیانیا پێی نەوتوە ڕۆڵە دڵم بۆ فڵان شوێن نیگەرانە مەچۆ بەس زانی بێتی دایکی پێی نیگەرانە بە حیاتی پێویستی بە قسە نەکردووە بێر ئەوەیە یعنی پێویستی نەکردووە دایکی بڵێ مەچۆ بۆ فڵان شوێن کە بە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم نەگەیشتۆ خۆ دایکی پێی نەوتوە مەچۆ بەڵکو زانیوێتی دایکی ئۆقرە ناگرێ یەک شەو وەیس دایکی بەجێ بێڵێ دایکیشی کەنفتە لە جێیا کەوتووە وەکو ئێستاش نەبووە سیارە و تیارە هەبێ لەسەر پشتی وڵاخیشەوە پیرێژنە خۆی ناگرێ بۆیە خوای گیان دایکم بەجێ ناهێڵم و بەدڵ لە خزمەت پێغەمبەرم صلی الله علیه وسلم یەک شەو دایکی بەجێ نەهێشت لە مقابلی ئەوەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەوە بەندەیەکی خوایە لەو ئەقسەمە عەلی الله لەئەبەڕە ئەگە سوێن بخوا بڵێ خوا ئیشێکم لە تۆ دەوێ خوا بێ دڵی ناکە خوا دڵنیا بن بۆی دەکا جا دەفەرمێ ساڵی دوای ئەوە کە ئیمامی عومەر بە خزمەتی گەیشت دواتر لە حەجە پیاوێکی بینی فەرمووی خەڵکی کوێی وتی خەڵکی یەمەنم وتی لە چی هۆزێکی وتی لە هۆزی قەڕەنم وتی وەیسی قەڕەنی دەناسی وتی ئەرە وەڵا کابرایەکی فەقیرە وتی چۆنە ئێستا وتی وەڵا کابرایەکی بێماڵ و حاڵ فەقیر و هەژار یەک دوو مانگا و مەڕی هەیە بۆ خۆی بە دیاریانەوەیە حال لەگەڵ خزمەتی پیرەدایکیدایە يعني كابرا بلاي وكسيكي مهم نبو وأقول أنا فلان كسي قركتان شنو والله كابراك ألا مزقو ديبينم إمام عمر فرمي خوزقام جارش چاوم پیدا كوت اتر بوي باس كردن أول سر زماني پیغمبر صلى الله عليه وسلم چ پیاوێکی گەورەیە الله كابراي حاجي کە لە حەج هاتەوە چۆ خزمەت وەیس وتی قوربان دوعای خێرم بۆ بکە خوا لێم خۆش بێ فەرمووی براکەم تۆ لە حەجی ماڵی خوا بووی دوعای حاجیان گیرایە تۆ دوعا بۆ من بکە فەرمووی تو خوا دوعام بۆ بکە خوا لێم خۆش بێ بكرامات أولياء فرموي عمري كوري خطابت بيني وهوالي بيداي سبحان الله ببي أود الله باكانا دلي آوينيا وتي بلا فمت خوا أشكر أمك لنا وخلق الروي أو شوني بجيه هيش بوي خلق بفياوشاكم نزاني ودعوي دعاء خير مليا بكوانا خوي سلو ننكد أم بيني خوي خواي كردوا بوي خدمتي دايكي دكا بس لبر خوا خواي قولش أو ريزي دايكا بيغمبري خوا صلى الله عليه وسلم ببي بينيني رخصار ببلي تابعيني بيبخشي وأو مجديدا لو أقسم على الله لأبره بإذن خواي قول لنا إيوي بريزدا لنا دانشتواني أم مزقوت دا لنا بينراني أم متاردا ومدوارم خلقيك ما أنت يدابه كأوا عقد داوا لأخواب كأخواب يدليناك بوهي خزمتي دايكو باوشيوه أو شرفت بدس بين آسانة بس بريز قلت لنا دايكو باوكد بيغمبري خوا صلى الله عليه وسلم لصحيح لا مسند إمام أحمد حديثك هاتوا الشيخ الباني لصحيح جامعة بجمع فرمودي 3371 فرمودي الصحيحة تفرمي دخلت الجنة فسمعت فيها قراءة قلت من هذا تفرمي أمشوا شوما بهشتوا بيغمبر صلى الله عليه وسلم فرموي شوما بهشتوا جملة قرآن خويندني يقبو جاء أو قرآن خويندني أهلي بهش لسن أو دنجية وتم أول شيء قلت من هذا يعني من هذا الذي يقرأ القرآن في الجنة أول شيء لبهشتها بمدنق خوش القرآن دخوينيا وتيان حارثة بن النعمان أو حارثي كري نعمانة نعم فرمو أبو بكر عمر أو بصحابة بايا برزانة أو حارثي كري نعمانة وكان حارثة أبر الناس بأمه بهو تشبليك وأمبلي بنسيبه بهو يتشيوا باشترين ريز ليقرتن كبيش كش بداي كلابي حارثي كري نعمان بيش كش بداي جي كدو رحمتي خواتان لبوي كأهلي أم جمعيان كشويته ودستي داي كدماتشكا كشويته ودستي باو كدماتشكا با أم بركة اللزنتشي أقل دستت شو بخوتها بشو أقل كال بوتوا أقل جارك دلي آزاري دايكو باو كداوا داوي قردن آزاري دي بكتابة جيني هيشتوي أو فرصة لدز مدى ريزدار دبي ريزدار لنشان كان هاتيني قيامت بيغمبر صلى الله عليه وسلم وكل حديث جبريل مشهورة هاتوا كفرموي بيام بلاك هي قيامت دي بيغمبري خواه صلى الله عليه وسلم فرموي أوي برسيار دكا كتوي منيش كبرسيار من لدكرك بيغمبري خوام حل وكو يكي لدزانين هاتني كاتي قيامة دواساتي ويرانبوني دنيا بس الله ديزانه وتي ديشن نشانيكم بيا بلا بيغمبر فرموي أمام بيا دكريه چونك خواه يقول أقداري كدوم أمانا نشاني كوتاي هاتني دنيان أما نشاني تيكسوني شيرازي كومالغايا هر وقت خلقينا أما تام بچاي خوتان بيني جيان تامي نامينه جيان خوشي تدا نامينه والله تا بمري زوت النجاة الدبي فميجل نشانكاني أن تلد الأمة ربتها داس بخاري مسلم حديثك هاتوا أم حديثت شن معناها الله شيخ ابن حجر لفتح الباري دا لمجلد يقلا بريصة 53 دا
دەفەرمێ دوای چەند مانایەک دەفەرمێ یەکێک لە ماناکانی ئەن تەلیدە الئەمەت ڕەبەتەها یعنی کەثرەت العقوق من الأولاد فەرمووی زمانێک دێ بەسەر ئومەتمدا خەڵکی گوێڕایەڵی دایک و باوکیان ناکەن و بێئەمری دایک و باوک زۆر دەبێ. شيخ ابن حجر حافظ ابن حجر لفتح البارية لشرح حديث كذا فرمى الأمور تنعكس بين يدي الساعة كاتك قيامة نزيق دبته بيه ولا كان هل ضجرينوا لفرمي للزمان من خلق بيه عيب بناي بانجي دايكي كبناي شكوا بداية جام بانجي دكا فرمي كقيامة نزيق بو دنيا تامين ماجيان بيه ولا كان هل ضجرينوا فرمي خلق بتشاي خوي دي بينه كرو كج وكو خدمت كار سيدي دايكو باوچان دكان وك خدمت كار کابرا ئەولادی هەیە کچی هەیە کوڕی هەیە سەد خۆزگەی بەجاران کە ئێستا باری قورستر بووە ئەبێ خزمەتکاریان بکە. شێخ ابن حەجەر فەرمووی خەڵک بە چاوی خۆتان دەبینن ئەلئیهانە سوکاتی بە دایک و باوک دەکرێت لەبەر چاوی خەڵکا کە برا قسە بە باوکی دەڵێ لەبەر چاوی خەڵکا کچە و قسە بە دایکی دەڵێتەوە. ئەضەرب شەق لە دایک هەڵدەدرێ شەق لە باوک هەڵدەدرێ زلەی لێ دەدرێ لە ماڵ دەکرێتە دەرەوە ئەبرێ بۆ خانەی بە ساڵاچۆن و فڕێ دەدرێ مەگە جارجار تەلەفۆنێکی بۆ بکە ئەڵێ بابە پارە دەدەم و هەر لە کۆڵم کەنەوە ئەها پارە دەدەم هیچ نییە هەموو دنیای بۆ بداگە تۆ ئامادە نەبی لەبەر سایەکەی خۆتا بێ ئای ئەو چەند ساڵ تۆی لە ئامێزگەوت و دوعای خێری بۆ کردی ئێستا تۆ بەتەمای پارە بدەی لە خەڵۆتگەی پیری بۆت بەخێوکەن هەیدا ماو بەخوا خوا بێ ڕێزت دەکا بە مناڵەکانت بەخوا خوا بێ ڕێزت دەکا. ئالەو کاتەدا ئیبن حەجەر دەفەرمێ ئیستیخدامیش بەکاردەهێنرێ واتە بەعەکسەوە جاران کە دایک و باوک دەحەسانەوە کە منداڵی پێدەگەی ئێستا تۆ کچەکەت کە پێدەگا بەیانیان دەبێت 10 جاری بانکەی تا لە خەو هەڵدەستێ چونکەتانی وەشە لەسەر فەیسبوک بووە ئەمجا دایک 100 جار بە قوربانی بێتانان و چاکەی دەخوا باوک دەبێن مەرایی لەبەر ئەولادا بکا کە خوا بکەم بە گشتان نەچێتەوە ئەبێ باوک مەرایی لەبەر ڕۆڵەکەیە بکا خوا بکەم بە گشتمانەیە و لێم نەدا و دەرم نەکا یعنی بە ئەمە فەرمووی بە چاوی خۆتان دەبینن ئەوە هاتنی نیشانەی قیامەتە کە بێڕێزی بە دایک و باوک کرا کە ئەولاد وەکو خزمەتکار بەداخەوە سەیری دایک و باوکی کرد. إن من أكبر الكبائر أن يلعن الرجل والديه لبخاري مسلم فرمودك هاتوا پیغمبر خدا صلى الله عليه وسلم فرموي لهر گناه گورکانه لهر گناه گورکانه انسان نفرت لدایک و باوشی خوی بکا سبحان الله سردمی ریز بو صحابه همو بزمانیان تطالی دکر ای پیغمبری خواه کس هی نعلت لدایک و باوشی بکا فرموی اره والله کسی بدایک و باوشی خلق الله بنفرت بی خلقش بدایک و باوشی لان بنفرت بی جنی و بدایک و باوشی خلق دلی لری فیسبوک و لری امو او خلق جنی و بدایک و باوک دلی تو کواته تو کبیر ریزید بدایک و باوشی خلق کرد دڵنیا بە دڵنیا خەڵکیش بێ ڕێزی بە دایک و باوکی تۆ دەکاتەوە کەواتە تۆ پێت کردووە گەورەترین کە گوناه لە لای خوا پەنا بە ئەڵڵا ئەوەی ئینسان بێڕێزی بە دایک و باوکی خەڵک بکە بەهۆی کردەوە خراپەکانی تۆ خەڵک جنێو بە دایک و باوکت بڵێ وەڵای دایک و باوکی هەیە لە باوکی وا هەیە بەڕێزان وەکو جەنابتان بیاوانی ڕیسپی لە هەموو عمریا کەس پێی نەوت تۆ درۆ دەکەی حرمەتی خۆی گرتووە بەهۆی ئەولادە نەکبەتەکەیەوە 100 جار خەڵک ڕووی باوکت ڕەش بێ قد بە خەڵک مەڵە ڕووی باوک و دایکت ڕەش بێت خوا ئەو زمانە بگرە لە ئاستی ئەوەدا چونکە دایک و باوکی داما و فەقیرە بەخوا ئەولادی وا پەروەردە نەکرد خۆی ناسڵاحە هەر ئێمە زمانمان ڕائەتوە کابرا خراپ بڵێ هەیە ڕووی باوکت ڕەش بێ هەیە ڕووی دایکت ڕەش بێ هەیە ڕووی ئەوە ڕەش بێ لێی لە دایک بووی ئەم شانە بەکار مەهێنن جا هەر کەسێک ئەوەندە نەکبەت و خراپ بوو گەورەترین تاوانی کردووە لەسەر زەویدا کە بۆتە هۆی ئەوەی بەهۆی ئەولادی خراپەوە خەڵک نەفرەت لە دایک و باوکت کە بەنا بەخوای پەروەردگار ئەم بابەتە زۆری دەمێنێ بەڵام کاتەکان کەم دەبنەوە بۆیە ئینشاءالله لە وتاری داهاتوودا زیاتر دەچمە سەر ئەوەی دوای دایک و باوک ڕێز لە شێی تر بگیرێ لە خێزانت لە منداڵت لە ڕیسپیان و پاشی دارتاشە مەڵە جا دارتاشی چییە ئەزانی چەند ڕێزی لێدەگری و چەند دەچێ ناو دڵیەوە شیرین دەبی بڵێ والله پیشەکەت پیرۆزە براکەم پیشەی پێغەمبەر زەکەریا دارتاشی بووە ئەزانی و دارتاشە چەند خۆشحاڵ دەبێ هەر کەسێ ڕێزت لە پیشەکەی گری یعنی ڕێزت لە خۆی گرتووە کەسێک دەبینی ئاسنگەرە بڵێ ئەزانی داوود پێغەمبەری خوا ئاسنگەر بووە کەسێ دەبینی جلوبەرگت بۆ دەدورێ بڵێ یا ڕەبی لە شە ساغ بێ پیشەکەت زۆر پیرۆزە چونکە ئیدریس پێغەمبەر خەیات بووە ئەو کابرا خەیاتە چەند دەگەشێتەوە تۆ ڕێزت لە پیشەکەی گر ڕێزت لە خۆی گرت مامۆستایەک دەبینی بڵێ مامۆستایەتی کەی باوی ماوە بڵێ هەمومان قەرزاری مامۆستاین مادام جەنابەت مامۆستایی دکتۆرێک دەبینی بڵێ یا ڕەبی خوا عیلمت زیاد کە ئای خۆزگەم بە خۆت دەبێ مای لابردنی ئازار لەسەر چەندین خەڵک یا ڕەبی خوا فرسەتت داخوای گەورە تەمەنە درێژکە ئەو دکتۆرە بزانە چۆن پێی دەگەشێتەوە ناڵێ وەڵا هەرچی دکتۆرە کەڵە من دکتۆرم بێ بەڕم بێ و پارەخۆر نەبڕم بێ و فێڵباز نێ و کوڕە بابە هەمووی فشەیە
یەکسەر ئەو فەقیرەت و بێڕێزیت بە پیشەکەی کرد یعنی بێڕێزیت بە خۆی کرد کەسێ هونەرمەندە کابرا مۆسیقا لێدا مۆسیقا چێ دەگەر ئازای وەرە یەک مەقطع مۆسیقا لێدا بزانم پێت دەکرێت نەبابە بێڕێزی بەو پیشەی مەکە ئیتر حەڵاڵە حرامە ئەمە ڕێی زانان و اختلافێکی زۆری لەسەرە من ناچمەوە مۆزوعەوە بەس بێڕێژی بە هیچ پیشەیەک مەکە کابرا هونەرمەندە بڵێ هونەر ئاوێنەی گەلانە وەکو چۆن بەرامبەر بە ئاوێن نەدەوەستی ڕوخساری خۆت دەبینی کە پیسێکی پێوە لای دەبێ ئەگە جوانێکی تێدا بێ خۆشحاڵ دەبی هونەر شانۆ سینەمای ڕاستەقینە و پڕ ئەدەب و ئەخلاق و حرمەت و موسڵمانیەتی ئاوێنەیە ئێمە لەڕێی ئەو هونەرمەندەوە من خۆم دەبینەوە کۆمەڵگاکەم چ دەرد و نەخۆشیێکی تێدایە بەڵام تۆ معقول نەجنێ بە هونەرمەندان بڵێ ئەگە کەسێکی خراپیشە بێت لە ڕووی ئەوان بۆیە ڕێزگرتن لە پیشەکان مای ئەوەیە کە ئەو کەسە ڕێزی لە دەگیرێت تۆ هەر ڕۆژانە دەچێ دەرەوە هەر خاوەن پیشەیەکت بینی قەت بێ ڕێزی پێمەکە برادەرێک جارێک بۆی باس کردم وتی بە کەلۆریۆسم هەبوو لە تەحلیلاتی مەڕەزی و پشکنینی خوێندا وتی لە مەجلیسێکە لە ماڵی باوکما من بە شانازیەوە بە کەلۆریۆسم وەرگرتووە 4 دانە ساڵ لە زانکۆدا لە مختبەرا کارم کردووە ئیشم کردووە ئەم شادەیەم بەدەستێناوە یەکێ لە خزماوتی چی تەوا کردووە باوکم وتی وەڵاوە مختبەری خوێندووە وتی ئەوە میز فەحز دەکا پیسەکەی گوت ئەوەی پیس دەکەی تۆ بۆ سوکم دەکەی من ئیشم زانستیە چەندین لە خۆش لە ڕێ ئەوەوەن دەکەی ئەڵ هەر بەڕاستی بە خۆم داشکامەوە لە جیاتی دەستخۆشی لە جیاتی بڵە کارەکەت پیرۆزە بەڕاستی پزیشک پێویستی بە تۆ ئەگەر تۆ نەبی پزیشکەکە و تەبیب عامەکەش نازانێت چ باسە تۆ بۆ دەیشکێنیەوە با بچینە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم کە چۆن ڕێزی هەموو خاوەن پیشەیەکی دەگرت بۆیە دەچۆن ناودڵی مرۆڤەکانەوە حافظی ذەهەبی لە کتێبە بەناوبانگەکەیدا سیر و ئەعلام النوبەلا دەفەرمێ لە باسی بەڕای کوڕی مەعرووردا ئەم بابەستە دێنێ ئەڵێ بەڕای کوڕی مەعروور فەرمووی من لە مەدینە بووم هێشتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیجرەتی نەکردبوو بۆ مەدینە هەر لە مەککە بوو بەس دەنگ و باسمان بیستوو کە پێغەمبەری آخر زەمان محەممەدی مستەفا صلی الله علیه وسلم هاتووە ئالەو کاتەدا ڕۆیشتم بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم وتم ئەو پێغەمبەری دەنگ و باسی هاتووە با بچم بیبینم ئەڵێ بە کابرایەکی شموت کە سەفەری حەجی لەگەڵا دەکردی ناوی کەعبی کوڕی مالیک بوو چونکە پێش ئیسلامیش حەج بەڕێزان بۆ مەکە هەر کراوە بەس وەک ئەم جوانەی ئێستا نەبووە بۆ خڵاواتی تێکەڵ بۆ ئیسلام ئەمەی لابرد ئەڵێ بەنێتی حەج لە مەدینەوە چوینە مەکە بەڕای کوڕی مەعروور دەفەرمێ کەعبی کوڕی مالیکی شاعیریشم لەگەڵ خۆما برد کە چوین لە پیاوێکمان پرسی محەممەد کامەیەوەی لە پێغەمبەری خوام وتی نایناسن وتمان نەوەڵا نەمان بینیوە وتی ئەی عەباس دەناسن عەباسی مامی پێغەمبەر صلی الله علیه وسلم وتمان بەڵێ چونکە عەباس بازرگان بوو زۆر شوێنگەڕا بوو بەهۆی بازرگانیەکەیەوە خەڵک دەیناسی وتمان بەڵێ وتی دەی لەو دیوی کەعبەوە لە شوێنەکە دانیشتون ئێستا بینی من عەباس مادام دەناسن ئەوەی لە تەنیشتەوەیەتی محەممەد پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئەڵێ چوین بۆ لای ئەڵێ عەباس پێشوازی لێ کردین و وتی ئەوەش محەممەدی برازامە چونکە عەباس ئەو کاتە هێشتا موسڵمان نەبوو بوو ئالەو کاتەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی مامە تۆیان دایان ناسی وتی بەڵێ ئەوە بەڕای کوڕی مەعروورە کە ڕئیس هۆزی تیرەکەیەتی لە ناو شاری مەدینەدا لە یەثریبە ئەو کاتە پێیان دەوت یەثریب لە یەثریبا ڕئیس عەشیرەتێکە پیاوێکی معقوڵ و بەناوبانگ و خاوەن دیوەخانە ئەوەشیان کەعبی کوڕی مالیکە جا ئەمە کەعب خۆی دەیجێڕێتەوە وتی فەرمووی ئەوەشیان کەعبی کوڕی مالیکە هێستا قسەی نەکرد و پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی پیاوە شاعیرەکە لەوێەوە پێغەمبەر زانیوێتی لە مەدینە کابرایەکەیە لە یەثریبە کەعبی کوڕی مالیکە و شاعیرە یەخۆ شعری بەسەر خوا پێغەمبەر صلی الله علیه وسلم نەوتووە ئەو کاتە موسڵمان نەبووە کابرا فەرمووی شاعیرەکە وتی بەڵێ جا کەعب دوای چەند ساڵ ئەمە دەجێڕێتەوە دەفەرمێ فوالله ما أنسى قول رسول الله صلى الله عليه وسلم الشاعر بحياتم ئەو شەیە لە مێشکمان ناسڕێتەوە کە پێغەمبەری خوا ڕێزی لێکردم فەرمووی شاعیرەکە شاعیر بەڕێزە ئەوە کاری لە دڵیش ئەو کابرایە کرد بەو وەسفەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر ئەوەندە وتی ئەوەی شاعیرە یعنی پێغەمبەری خوا ناوی منی بیستووە من ئەوەندە پیاوێکی ناوبانگم شعرەکانم دەنگی داوەتەوە محەممەد پێغەمبەری خوش بیستوێتی کاری لە ناو دڵی کرد بۆیە هیچ خاوەن پیشەیەک بە سوک سیر مەکە شاعیرە ئەدیبێکە تەنانەت شەرنیا ئیتیجاهێکی ئیسلامیشی هەبێ مادام وشەکانی کوفری تێدا نییە بێحرمەتی تێدا نییە ڕێزی لێ بگرە بەوە دەستچێ ناو دڵیەوە بۆیە بابەتی ڕێزگرتن پێویستی ئەمڕۆی مرۆڤایەتی خۆشەویستان پێویستی ناو کۆمەڵگای ئێمەیە من وتارەکەم لێرەدا کۆتایی پێدەن کاتمان نەماوە ئینشاء الله گە تەمەن باقی بێت لە جومعەی داهاتوودا لە وتاری داهاتوودا لەگەڵماندا بن درێژەی ئەو بابەتی ڕێز و حرمەتە تەواو دەکەین یا ڕەبی خوا ڕێز و حرمەتمان زیاد کەی یا ڕەبی خوا بە ڕێز و حرمەت بین لە خزمەتی دایک و باوکماندا
یا ڕەبی خوای وامان لێ بکەی بێڕێزی بە هیچ مرۆڤێکی سەر ئەم زەویە نەکەین خوای لە کەسانی بێڕێزیش هەموو لایەکمان پارێزی ئەوەی نەخۆشە خوای شیفای بەخێری بۆ بنێری ئەوەیش نەخۆشە هەر نەخۆشیێکی هەیە یا ڕەبی خوای شیفای بەخێری بۆ بنێری یا شافی یا ئەڵڵا ئەو کەسانی دڵتەنگن خوای دڵیان خۆشکەی ئەو کەسانی مناڵیان لێ خوای مناڵی ساڵحیان پێ عەتاکەی یا ڕەبی خوای منداڵەکانمان ڕێزدارکەی یا ڕەبی خوای مناڵەکانمان ڕێزدارکەی یا ڕەبی خوای بەهۆی مناڵەکانمانەوە قسەی خراپ و نەشیاومان پێ نەوترێ یا ڕەبی خوای ڕەحممان پێ بکەی ئەگەر ئێمە شیاوی ئەوە نین بە ڕەحمەت و میهرەبانی خۆت ئەولاد و نەوەکانمان وا لێ بکەی کە ببنە مای ئەوەی خەڵک خێر و بەرەکەت و ڕەحمەت و دوعای خێرمان بۆ بکە يا ربي خويا عاقبتي همو لا يكشمان بخير بجاري آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.